هنا أنا إيرا ضايفني يعني بناوی خوای گەورە و میهرەبان خۆشحاڵم قوتابیانی ئازیز کەم شەو لە خزمەتان بم. سوپاس بۆ ئاسۆی گەشەپێدان، سوپاس بۆ سکرتارێتی گەشەپێدانی قوتابیان. خۆشحاڵم ئەمڕۆ لە خزمەت ئێوەیە بم بۆ باسی جەندەر. خۆی بەڕاستی ئەم باسە ماوەیەکی زۆرە بەتایبەت لە سۆشیال میدیایە هاتۆتە بەرباس. بەڕاستی کێشە ئامێزە، هەندێک بشت بۆتە مشتومڕ لە بینی هەموو ئەوانەی کە بەتایبەت ڕۆشنبیران و ئەوانەی کە داکۆکی لە مافەکانی ژنانەکەنەوە هەندێک لەوانەی کەوا زیاتر قسە ئەکەن لە بواری سۆشیال میدیایەوە تەنانەت کەسێکی ئاسایش کەواتە بابزانین سۆشیال میدیا ئەمەی بە ئێمە وتووە ئێمە چی بکەین، بابزانین جەندەر خۆی چییە. من لەم ماوەی ئەم نیو سەعاتەیە ئەم 40 دقەیە هەوڵەیەم پێشتر باس لە باگراوندێکی جەندەر بکەم، سەرەتاکانی دەرکەوتنی چەمکی جەندەر، ئەنجا پێناسەکانی بەشەکانی و دوایش دێمە سەر چەمکە نوێیەکان کە لە دەوری جەندەر کۆبوونەتەوە کەمێکیش ئەگەر فریا بکەین باس لە واقعی ڕۆژئاواکەین. سەرەتا ئەگەر پاشخانی معریفی جەندەر باسکەین کە بەڕاستی ئایا لە ڕووی معریفیەوە ئێمە وەکو تیۆریەک وەکو معریفەیەک چۆن جەندەر بناسێنین، ئایا جەندەر بریتیە لە چی، ئایا چۆنچۆنی لە چ ڕێگەیەکەوە هاتووە، بێگومان ناتوانین ئەمە بکەین هەتا وەکو نەڕۆینەوە بۆ نزیکی 200 ساڵ یا باشتر بڵێم 100 ساڵ لەمەو پێش بۆ ئەو کاتەی کە ژنان هاواریان لێبەرز بووەوە باسییان لە مافەکانی خۆیان کرد. من لێرە باسی ئەوە کەم کە هەموو ئەم بابەتانە هاتوون هیچی لە وڵاتانی خۆمانەوە نەبووە، هەمووی لە ڕۆژئاواوە بووە. بۆ نمونە یەکەم جار ماری ویلستۆن کرافت تقریبا ساڵی 1705 لە دوای شۆڕشی فەڕەنسی هات وردە وردە باسی لە مافەکانی ژنان کرد، وتی ئەبێ ژنانیش بێنەکایەوە، ئەبێ ژن مافی هەبێ، بەتایبەت مافە زۆر سەرەتایەکانی ژن، بۆ نمونە مافی ئیشکردن، مافی پێدانی موچەی یەکسان، مافی دایکایەتی، مافی ئەوەی کە بەشداری لە بواریکایی سیاسیە هەبێ، یعنی هیچ شتێک نەبوو کە پێچەوانەی هیچ دابوونەریتێکی کۆمەڵگاکان بوو. تقریبا ئەبەم نەمەتە بەم شێوازە بۆ ماوەی نزیکی 150 ساڵێک ڕۆیشت، یعنی بزوتنەوەکانی ژنان کە ماوەیەکی زۆرەوە نزیکی 100 ساڵێک زیاترە بێ هاتۆتە ناو وڵاتانی خۆشمان، بزوتنەوەکانی ژنان داواکاریەکی زۆر واقعی زۆر تەبیعیانە کرد کەوا ژن پێویستە چیتر لە پلە دووی نەمێنێ. وەک هەموو ئەو داواکاریانەی کاتێک کە مرۆڤەکان دەست ئەکەن بە شتێک دوایی زیادە ڕەوی تیا ئەکرێ، هەتا ساڵی 1950کان بەم جۆرە باسی مافەکانی ئافرەت و بزوتنەوەکانی ژنان هاتوونەتەکایە و ئیشیان کردو. بۆ نمونەیەکێ لە ئیشە هەرە گەورەکانیان باسی بەدەستهێنانی مافی سیاسی ژنان بووە کە تاوەکو ئەگەر بڵێم تا 100 ساڵ لەمە پێش بە پەنجەی دەست 1 2 3 ئەژمێرە وڵاتانی کە مافی دەنگدانیان دابوو بە ژنان، بەس دەنگدان نەک خۆکان دیتکردن، کەواتە ژن لە کەمترین مافی خۆی بێبەش بوو لە ئەگەر بگەڕێنەوە بۆ 100 ساڵ لەمە پێش. شەپۆلەکانی فێمینیزمی ئەگەر باسکەم ئەمە شەپۆلی یەکەمیان بوو، بێگومان وەکو وتم کە هیچ ئیشکالێتێکی لەگەڵ هیچ نەئاین نەکولتور نە هیچ شتێکانیە، چونکە باس لە مافی ژنەکە و ئێمە پێش ئەوەی ئەوان باسکەن ئەگەر کەمێک بڕۆینەوە سەر باگراوندی دینی خۆمان، یعنی بەڕاستی 1400 ساڵ لەمە پێش قورئان هاتووە زۆر بە جوانی مافەکانی ژنانیشی کردوتەوە. یعنی لەو کاتەیە کە ئەگەر من زیاتر نەڕۆمە بواری مێژووەوە، حەز ناکەم چمە بواری مێژووەوە، لەو کاتەیە کە ئەفلاتۆن پێی ناخۆشە لە ژنێک لەدایک بووە، لە خۆزگە دایک ژن نەبووایە، من پێم ناخۆشە لە دایکێک لەدایک بووم کە ژنە. ئەڕستۆ یعنی وەکو مرۆڤ سەیری ژن ناکات، کەواتە ئەلەو کاتەیە کە قورئان هاتووە شی کردوێتەوە ئەمە بەشی ژنە، من ژن ئەبێ ئاوا بێ، ژن ئەبێ بەم جۆرەیە بێ، ئاوا ئەبێ مافی ژن بپارێزرێ، هەموو بە زۆر بە ئاشکرا ئەوترێ کە ئێمە هەردووکمان وەکو یەک لەدایک لە یەک نەفس لەدایک بووین. کەواتە ئێمە پێشەوەی ڕۆژئاوا بیڵێ ئەمە خۆمان شتێک باگراوندێکی مافەکانی ژنان لە ناو وڵاتانی ڕۆژهەڵاتە هەبووە، کەواتە ئەگەر بەراوردێ لە بینی مافەکانی ژنان نزیکی ئەگەر پێین بڕۆینەوە بۆ 100 ساڵ لەمە پێش یا 50 ساڵ لەمە پێش بەراوردێ لە نێوان مافەکانی ژنان لە ڕۆژهەڵات و لە ڕۆژئاوا بیکەینە بینین لەو کاتەیە ڕۆژهەڵات زۆر باڵاتر بووە لەگەڵ لە چاو ڕۆژئاوایە.
کەواتە لێرەوە وەکو بڵێم ئەم بزوتنەوە لێبراڵیە تقریبا 150 ساڵێکی خایاند دوای ئەوە شەپۆلی دووەم دروست بوو کە شەپۆلی فێمینیزمی ڕادیکاڵی بوو کە ئەڵین ڕادیکاڵی یعنی هەر بەڕاستی ڕادیکاڵی خۆی شتێکەوەتە لە ڕێگو ڕیشە دەرهێنانی ئەو شتێک کە بەدڵ نییە. بێگومان بزوتنەوە فێمینیزمەکان وردە وردە هاتن چیان بەدڵ نەبوو ئەوەیان بەدڵ نەبوو کە ئەو جیاوازیەی لە بینی ژن و پیاوە هەیە، ئەو جیاوازیی کە کولتور دروستی کردووە، ئەو جیاوازیەی کە سروشتی شێوازی ژن لەگەڵ شێوازی پیاو دروستی کردووە. کێشەیەکی ئەگەر بزانن کێشەیەکی هەرێ گەورەی فێمینیزمە ڕادیکاڵیەکان لەگەڵ هێز و بازووی پیاوایە. یعنی ئەڵێن لەبەرەوەی پیاو بە درێژایی مێژوو هێز و بازووی هەبووە کەواتە بۆتە هۆکارێک بۆ چەوساندنەوەی ژن و ئەو شوێنش کە ژن و پیاو بە یەکەوە کۆ ئەکاتەوە خێزانە کەواتە هاتن بە ئاشکرا دژایەتیەکی زیاد لە حەدی خێزان کراوە. ئەلێرەوەیە کە زۆر جار زانایانی خۆمان خەتیبەکانمان ئەڕۆنە ئەو باسەوە ئەڵێن ئەمە لە ناوبردننی خێزانەیە ئەمە شتێکە بێگومان ئەمە ئەسڵێکی هەیە. فێمینیستە ڕادیکاڵیەکان ئەگەر ناوەکانیان بهێنم بە درێژایی ئەم 70 ساڵی پێشوو کە ئیشیان کردووە لە ناو نەتەوەیە گرتووەکانە زۆربەی زۆریان یا شویان نەکردووە یا تەلاقیان بە زووی وەرگرتووە یا وەکو لە ناو چوارچێوەیەکی خێزانە نەماونەتەوە کەواتە ململانەیەکی گەورە دروست بوو بەهۆی ئەو هەموو بانگەشەیە کە فێمینیستەکان ئەیان کرد ململانەیەکی گەورە لە نێوان ژن و پیاوە دروست بوو. کەواتە ئەگەر هەندێک شت بڵێن بۆ نمونە فێمینیستە ڕادیکاڵیەکان ئەڵێن هەموو ئەو بابەتانی کە پەیوەندی بە خۆشەویستی و زەواج و مناڵخستنەوە و ئەم شتانە هەمووی وشەگەلێکی بڕوپوچن یانی نابێ بمێنن وەکوتم خۆیان دەستبەرداری بوون هەر پێشتر. ئەوان کێشیان لەگەڵ ڕەگەزی پیاوە هەیە ئەڵێن ئەبێ ئێمە یەکسان بین. خۆ ئەگەر بیرکردنەوەیەکی زۆر ورد بکەین ئێوە قوتابیان و ئەبێ لەم مەسائلانە وردەکاری بکەن. یعنی ئەڵێ کاتێک کە ئوترێ یەکسانی ژن و پیاو بێگومان هەرگیز باس لەوە ناکرێ پیاو یەکسان بکرێ لەگەڵ ژنە. هەمیشە وەکو سەنگی ماحەک هەیە سەنگی ماحەکەکە لێرەشە هەر پیاوەوە ئەڵێن ژن با یەکسان بکرێ لەگەڵ پیاوە. کەواتە ئەوانیش بە شێوازێ بەبێ ئەوەی ئاگادار بن قەناعەتیان بەوە هێناوە کە پیاو لە ژن ئاستی بەرزترێکەوەتە ئەڵێن با ئێمە بگەینە ئاستی پیاوە. بەڵام هەر لە ڕاستیە ئەم گەیشتن و ململانێ و کێبڕکێ و ئەمانە زیاتر ئیشەکەی تێگاوە لەبەرەوە وەکوتم لە شەپۆلی دووهەماکە فترەیەکی کەمی خایان لەوانەیە بڵێم 1950 تا 1970کان یا هەشتاکان زیاتر فێمینیستە ڕادیکاڵیەکان ئیشیانە کرد بۆ تاگەرایی بۆ ئەوەی ژن بڵێ من پێویستم بە پیاو نییە ژن زیاتر خۆ دروستکردن خۆ تەکوینکردن خۆ یەکسانکردن بە پیاو ئەمەم شێوازانە هات هەتا وەکو گەیشتە شەپۆلی سێهەم کە ناو ئەبرێ بە شەپۆلی فێمینیزمی جێندەری. لە فێمینیزمی جێندەریە هەندێک زیادەڕەوی زیاتر کراوە بۆ نمونە ئێستا ئەگەر لێکۆڵینەوەکان ستەیجی دوایەوە باسی ئەەکەم هەموو ئەو لێکۆڵینەوانەی کە تایبەتە بە جێندەرەوە باس لەوە ئەکات با جۆری کۆمەڵایەتی بێتە ئاراوە واتە ئەو ڕەگەزەی کە مرۆڤ هەیەی لێ پێوەی لە دایک ئەبێ وەکو کچ و کوڕ ئەمە هەبێت بەڵام ئەدوارەکان باوەکو یەکیان لێبێ بەڵام ڕۆڵەکان باوەکو یەکیان لێبێ بەوە جیاوازیەکان نەمێنن. یەک شتەیە حەزەکەم لێرا بیڵێم هیچ کەس لەگەڵ جیاکاریان نییە بەتایبەت ئەوانەی کە بانگەشەی یعنی بۆ نمونە هیچ سیاسیەک هیچ کەسێکی دیندار هیچ کەسێک لەگەڵ ئەوانەیە کە جیاکاری لەگەڵ لە ڕەگەزێ بۆ ڕەگەزێکی تر هەبێ لە چینە بۆ چینێکی تر هەبێ کەواتە کەس لەگەڵ جیاکاریانە بەس هەندێک کێشە کە لە جێندەرا دروست بووە ئەویش مەسەلەی جیاوازیە ئەڵێن با جیاوازی نەمێنێ. بەڕاستی ئەمەیە ئەم دائیرەیەکەوە وردە وردە کێشەکەی دروست کردووە. یعنی چی جیاوازی نەمێنێواتە ئەڵێن مەسەلەی نێرینەی و مێینەیی کە ئەم شتە هەیە با هەر هەبێ بەڵام دوایی باوەکو یەک هەموو شتێکیان بکرێ. لە کاتێکە ئێمە زیاتر ئەمەش ور دەکەینەوە ئەڵێن لە ڕۆڵی کۆمەڵایەتیە ئێمەش قەناعەت ئەکەین بەوەی باقیچێکە یعنی بە هەموو ئەو مافانی بە پیاو درراوە مافێکی خۆیەتی با بەژنیش بدرێ تەنانەت لە ئیشی شالەوانەیە زۆر کێشەمان نەبێ ئەگەر ژنێ خۆی بیەوێ حەسکات بێتە سایقی پاس با ببێ یعنی ئەمە کێشەیەکی ئەو تۆ نانێتەوە هەرچەندە لەگەڵ جۆری فیترەتی ژنەکەیە تۆزێ قورسە
وەتاو کاتە بێواز لە زۆر شت بێنێ مەسەلەن حرەسیاتی شەو یعنی ئەمە شتێکە تۆزێ ناواقعیە کە گەر بڵێ ژنێک دابنێ بڵێ تۆ حرەسی شەو بکە یا ژنێک بڵێ تۆ بلۆک هەڵگرۆبی بەرە سەربان و ئەمە بکە ئەگەر ژنێک زۆر ململانەی کرد من بە ئەم ڕۆڵە ئەبینم یا ئازاب و یا خاوەنی هێز و بازوویە بوو لەوانەیە گرفتێکی ئەو تۆ دروست نەکات ئەو گرفتە زۆر زۆر گەورە نێواتە لە ڕۆڵە کۆمەڵایەتیەکانە احتیمالە زۆر کێشەمان بۆ دروست نەکە ئەگەر بڵین با لە هەموو شتێکا یەکسان بن کێشەکە لەوایە تا ئێستاکە بڵین ئەمەی لای ئێمە تا ئێستاکە تا ئەم دەرەجەیە هاتووە کێشەکە لەوایە ئەوروپا لە بەشە کۆمەڵایەتیەکە دەرچووە هاتوۆتە بەشی بایۆلۆجی کە ئەڵێ ئەبێ یەکسانی تەواو لە بواری بایۆلۆجیشا هەبێ واتە ئەگەر ژنێک خۆیمە زۆرمان لەسەر کەس نییە گەر ژنێک نێ شوبکات و نێ بێ بەدایک ئەمە لە ئیسلامیش ئەوە مافەیانی ئەمە هەموو کەس ئازادە یانی ئەتوانێ و کەسە بۆ خۆی بمێنێتەوە بەڵام ئەمە سروشتێکی مرۆڤایەتیە و ناتوانانی لی دەرچی ئەگەر ژنێک ڕازی بێ بەوەی کە هەرگیز نەبێتە دایکیا بەو شێوە ئەمە مافێکی خۆیەتی بەڵام تۆ بڵێ کۆمەڵ هەمووی کۆمەڵگە هەمووی باوای لێ بێت دژایەتی بەدایک بوون و ژن و مێردایەتی و ئەم شتانە بگرێ ئەو کاتە سروشتی ژیان تێکەچێ واتە ئەم بانگەشانەکە تۆ ئەڵێ یەکسانی تەواو هەموو شتەکان ئەبێ وەکو یەکی لێ بێت ئالێرەوەی تر کێشە دروستە بێکاتە ئێمە گەر جەندەر و کوتمێنە سەر بەشەکانی ئەگەر جەندەر دوایشە پێناسەکان لێرەوە ئەەکەم ئەگەر جەندەر سێ بەش بێ یەکیان باسی جەندەر ڕۆڵە کە ئەمە ئێستاکە من باسی یەکەم ڕۆڵەکان چی بن وەکوتمان لەگەڵ هەندێک ڕۆڵی مەسەلەن سەرۆک عەشیرەت هەیە پیاوە جا با سەرۆک عەشیرەتی ژنیش هەبێ ئەمە چ کێشەیەکمان هەیە ئەسڵەن ئەو مافە ئیسلام پێیاوە کە لە بواری سیاسیە لە بواری دەرکەوتنە لە بواری ئیشە لەم بوارانەیە هیچ کێشەیەک نییە لەگەڵ ژنا و تاوەکو ئێستش ڕێکخراوەکانی ژنان و هەموم ڕێکخراوانی کەوا ئیسلامیەکانیش چەندین ڕێکخراوی خوشکان و ژنان و ئەمانەیان هەیە هەمیشە بانگەشیان بۆ مافەکانی ژنان کردووە بۆ مافە یاساییەکانی مافە ئابوووریەکانی مافە سیاسیەکانی مافە هەموو مافی خوێندن هەموو ئەو مافانەی کەوا ئێستاکە جەندەر کردوێتی بە مڵکی خۆی پێشتر هەر ڕێکخراوەکانی ژنان ئیشیان لەسەر کردووە کەواتە ئەی جەندەر چ ئیزافەیەکی هێناوە بە ئێمە ئەو پرسیارە بکەین تابان من لێرە ئەیڵێمەڵم من بۆ ماوەی 3 ساڵ بەرپرسی سنتەری جەندەرناسی بووم لە زانکۆ و بە شتێکی فرسەتێکی باشیشی ئەزانم کە من ئەوە بووم لەو بواری جەندەرناسیە ئیشم کرد چونکە هەموو جوهدەکانی خۆم چڕ کردەوە لەسەر ئەوەی بزانم جەندەر چییە بزانم هەدەفی ئامانجی جەندەر چییە بزانم کە پێشتر ڕێکخراوەکانی ژنان هەموو ئەم مافانەیان داوا کردووە یعنی ماف نەماوە کە من بۆ خۆم چەندین کتێب و نامیلکەم هەیە لەسەر مافەکانی ژنان شت نەماوە یعنی لەسەر مافی ژنان بێ ئێمە قسەی لەسەر نەکەین کۆنفرانسمان لەسەر کردووە چەندین ئیشی لەسەر کراوە ڕێکخراوەکانی ژنان خانمان هەموو ئیشیان لەسەر کردووە ئەی کەواتە جەندەر لێرە چ ئیزافەیەکی هێناوە ئەمە پرسیارەکەیە ئەمە بۆ پرسیارێک کە بێ وەڵام بدرێتەوە کە من بەم سێ بەشە کە جیایەکەمەوە بەمەوە توانم وەڵامی ئێوە بەمەوە یەکەم وتم جەندەر ڕۆڵ کە ڕۆڵەکان هەندێکیان کێشەیان تێەکەوێ وەکو وتم ئەگەر ڕۆڵی ژن و پیا بگۆڕێتەوە جا من لێرە یەک تێبینیم بۆ دروست بوو هەمیشە ئێمە ئەڵێن بە تەوزیعی ئەدوار بکەین هەمیشە لە عیلمی تازەیە لە عیلمی تەنمیە بەشەریە ئەوترێ ئیشی بە کۆمەڵ باشە تەوزیعی ئەدوار باشە ئەی خێرە لێرەیە لە بەشی جەندەرە ئەڵێ نابێت تەوزیعی ئەدوار بکرێت نابێ ژن بەو جۆرە بێ ئەنجا یەک شتی ڕاستیش هەیە من لێرە ئەمەیە بیڵێم لە هیچ شوێنێک نە لە حەدیث نە لە قورئانە بە هیچ جۆرێ ئاماژە بەوە نەدراوە کە ژن ئەبێ پابەندی ئیشی ماڵ بێ هیچ شتێک بڕۆن لەسەر هەتا خواری هەموو ئەحادیث هەموو ئاەتەکانی قورئان بێن بزان لە یەک شوێنە ئاماژە بەوە کراوە کە ئیشی ژن هەر ئەوەیە قاپ بشوات و گسک بات و ئەوە بکات بە هیچ جۆرێم باسە نهاتووە بەڵکو ئەمە پێش ئیسلام هەر لەوەتی مرۆڤ دروست بووە دابەشکردنێکی سروشتی و فیتری بووە بەبێەوەی کەس پێی بڵێ بە مرۆڤ لەبەرەوەی ئیشی ئەو کاتە قورس بووە مەسەلەن پیا چۆتە دەرەوە بۆ ڕاوکردن بۆ کشت و کاڵ بۆ هەر شتێک ئیشەکە هێز و بازووی ویستووە پیا و مەجبور بۆ بڕاتە دەرەوە ژنیش خۆ هەرە بێ ئیشێک بکە ئەویش مەجبور بووە لە ماڵەوە دانیشە ئیشی ماڵەوە بکە کەواتە ئەم تەوزیعی ئەدوارەی مانەوەی ژن لە ماڵەوە چوونە دەرەوەی پیا و سروشت سەپاندوێتی بەسەر مرۆڤەکانە
ئێستا ئەگەرڵەن دنیا گۆڕاوە بەڵێ ئێمەشەڵین دنیا گۆڕاوە ئەو تا ژن ڕۆشتۆتە دەرەوە ئیش ئەکات لەبەرەوە ئەبێ مافی تەواوی هەبێ لە ئیشکردنا لە هەمووش ئەو شتانەی کە بە پیاوە درێ ئەبێ بە ژنیش بدرێ وەکوتم ئێمە هەموو ژیانماندانا بۆ ئەوەی کە داکۆکی لە مافەکانی ژنان بکەین بۆ ئەوەی کە ژنیش ئەو نەزرە دوونیە یا بڵێن ئەو نەزرەی کە بە کەمتردا ئەنرێ لە پیا وردە وردە بسڕێتەوە لە هەموو کۆمەڵگەکانە کەواتە ئەمە وەکوتم تەوزیعاتێکی نە ئیسلامیە نە هیچ دینێکێنایەتی بەڵکو و سروشت و کۆمەڵگەکان خۆیان کردویانە با بینەوە سەر باسەکانمان ڕۆڵەکان بەڵێ ئەوە بەشی یەکەمی ڕۆڵ بوو ئەنجا دێنە سەر مادەم هاتینە سەر باسی ڕۆڵ با کەمێک بچینە سەر باسی پێناسەکان بێگومان کاتێک کە باسی پێناسەی جەندەرەکەی من زۆر جار پرسیارم لێکرێ بەتایبەت لەم دوو مانگەی ڕابردووە بەتایبەت نامەم زۆر بۆ هات تکایە شتێک ڕوونکردنەوەیە بە یعنی لەسەر ئەوەی کە من ماوەیەکی زۆر لە بواری جەندەرایشم کردووە ڕوونکردنەوە پێناسەکان ئێمە چی بڵین دەربارەی جەندەر من ئێستاکە وەکو کەسێکی هەم ئەکادیمی هەمووکو عیلمەکە کە چوون بە شوێنات تەنها بەو شێوەیە باسی یەکەم ئەتوانین بڵێن جەندەر چەندین پێناسەی هەیە زۆر بە سادە کردوێتی و هەیە چۆتە قوڵایی کێشەکە لەوایە هەندێک جار کە هەندێک پێناسە ئەڵێن ئێستا من هەندێک پێناسە ئەڵێم لە ماوەیە گوێم لە بەرنامەیە گرت کە یەکێ لە ڕۆشنبیرەکان یەک دوانێک لە ڕۆشنبیرەکانی کوردستان بەداخەوە کە باسی هەندێ پێناسەکەی ئەڵێن جایمە ئەو پێناسەیە حەقمان چێ بۆ پێناسەیەوە و ڕۆژاوایە ئەوە ڕۆژاوا و پێناسەی کردووە ئەوە لەوێ وایە ئێمە قمان چیە جا خۆ ئەمە عیلمێکە ئەمە تیۆریەکە ئەمە فەلسەفەیەکە هاتووە یعنی تۆ ناکرێ بڵێ منەرم بەشەی وەرەگرمەوە بەشێکەی واز لێ هێنم یعنی کە پاکێجێکە بەڕاستی جەندەر پاکێجێکە هاتوۆتە هەموو جیهانەوەش بڵێن لەسەر ئاستی نەتەوەی گرتوەکان زۆر داکۆکی لەسەر تەسبیتکردنی جەندەر ئەکرێ لە هەموو وڵاتەکانە کەواتە تۆ بڵێ و من حەقم چێ بە ڕۆژاوا ئەوان وایکەن و من لێرە خۆم وایکەم ئێ نەخێر نابێ بێ کە تۆ شتێکت وەرگرت ئەبێ بە یەک جاری وەری بگرێگینا تۆ بڵێ من هەرم بە شێوەرەگرم بەشەکانێکی واز لێ هەنم ئەمە یعنی نیوەی تێگەشتووی یا ڕبعێکی مەسەلەکە تێگەشتووی کەواتە جەندەر بەڵێ هەندێک طبعا وشەی جەندەر هەر خۆی لە وشەی جەنسەوە هاتووە کە وشەیەکی لاتینیە هەر بە معنای جۆریەوەتە بە کوردیش کراوەتە جۆری کۆمەڵایەتی کە ئەڵێ جۆری کۆمەڵایەتی واتە هەموو شتێکی بەستۆتەوە بە کۆمەڵگەوە یعنی جیا لە ڕەگەز ئەڵێ سێکس ئەوەیە کە ئەگەڕێتەوە بۆ ڕەگەز و جەندەریش ئەوەیە کە ئەگەڕێتەوە بۆ بواری کۆمەڵایەتی کەواتە ئەڵێ جەندەر چیەڵە وشەیەکە بەکاردێ بۆ لێکۆڵینەوە لە هەموو ئەو جیاوازیە کولتوری و کۆمەڵگەیانە کە لە هەموو کولتور و کۆمەڵگەکانە هەیە ئەمە یەکێکە لە پێناسەکان ئەکۆڵێتەوە لە جیاوازیەکانێک و باسمان کرد لەو جیاوازی ڕۆڵانەی کە لە بینی ژن و پیاوە هەیە ئەو هەمووەدا بەشکاریە ئەو هەمووە جیاوازی عجایبە کە لە هەموو مێژووە هەبووە ئەکۆڵێتەوە لەوە ئەنجام من لێرەوە مەسەر ئەوە جەندەر دوای دێمە سەر پێناسەکانی تری جەندەر کێ هێنای کێ وەکو بڵێ خۆی ژنە ناوێ بڵین باوکی جەندەرە بێ بڵێن کێ دایکی جەندەرە کێ هێنای لە ئەسڵا بەڕاستی سێمەند دێبۆڤوار ئەم بیرۆکەی هێنا بیرۆکەکە لە کتێبێکی گەورەیە عەرزی کرد کتێبەکە یەکەم جارێک و مەقالات و ئەوانە بڵاویە کردەوە دوایی بوویە کتێبێکی گەورە ئەویش بە ناوی ڕەگەزی دووهەم لە لای سێمەند دێبۆڤوار طبعا ساڵ 1949 ئەم کتێبەی دەرکرد لە لای سێمەند دێبۆڤوار پیا و ڕەگەزی سەرەکیە ئەو ڕەگەزە سەرەکیەیە کە کۆمەڵگە هەر هەمووی بە خولگەی پیاوە ئەسوڕێتەوە هەموو ئەو شتانەی کە هەیە بۆ پیاوە بەڵکو ژن ڕەگەزێکی ترە هاتووە تەنها بۆ خزمەتکردنی پیاوە یعنی لەسەر ئەم فەلسەفەیە دروست بووە کە بەڕاستی ئەڵێ ژن پلە دووە ژن مافی پێنەدراوە خۆتا ڕادەیە ئەکرێ حەق بدرێ بە سێمەند دێبۆڤوار چونکە ئەوە 1970 لەدایک بووە 1949 ئەم کتێبەی دەرکردووە ئەگەر دڵنیام لەوانەیە حرفێکی لەسەر ئیسلام نەخوێن دەبێتەوە و ئاگاداری ڕۆژهەڵات نەبووە چونکە وەکو ئێستا سۆشیال میدیا و ئەم شتانە هیچ ینی لینکێک نەبووە لە بینی ڕۆژهەڵات و ڕۆژئاوایە و تەنانەت ئەمانەشی کە ئێچنە ئەوروپا ئێستا بەم دەرەجە زۆرە هەیە ئەو کاتە نەبووە لە کاتی شەڕەکان نبووە ئەگەر باس لە فەلسەفە و ئایدۆلۆژیای ئەوروپا بکرێ ڕۆژئاوا بکرێ بەرامبەر بە ژن وەکو لە سەرەتای ئاماژەم پێیە هەر بەڕاستی ژن بە کائینێکی زۆر عەجایبی بێزراو دراوەتە قەڵم یا ئەوە تا بۆ خزمەتکردنی پیا و ڕابواردنی پیا و باسییان کردووە یان هەر لە کانت نیتشە یعنی ئەمانە هەر هەمویان ئەگەر من بڕۆمە سەر قسەکانیان
تەنانەت قسەکانیان ئەڵێن چی؟ بەڵێ ئەڵێ کانت بۆ نمونە کە ئێمە زۆر جار یعنی هین نەهێنرێتەوە نمونە هێنرێتەوە کانت کە فەیلسوفێکی وا بۆ جۆرە بۆڵێ هیچ کاتێ عەقڵی ژیری ژن ناتوانێت بگا بە ژیری پیاو ئەمە بە سەراحەت ئەم ئەوە ئەڵێ. شتێکی تر جۆن لۆک بۆ نمونەیەکێ بۆ لەوانەی کە زۆر زۆر داکۆکی لە ئازادی کردووە ئەڵێ بە هیچ شێوێ ژنان مافی ئەویان نییە کە لە بواری ئابووریا سەربەخۆ بن. ڕۆسۆ ئەڵێ چی یعنی ڕۆسۆ ئەڵێ بە هیچ جۆرە نەبۆ زانست دروست بووە ژن نەبۆ دانایی دروست بووە بەڵکو ئەبێ هەموو جارە بەکار بێ بۆ تێرکردنی غەریزەکانی پیاو. نیچە ئەڵێ چی یعنی ئەڵێ پیاو بۆ دەرەوە دروست بوو بۆ شەڕ دروست بووە ژنیش دروست بوو بۆ ئەوەی ئیسراحەت پیا بکە بۆ پیاواتە لەگەڵی ڕابێرێ. ئەفلاتۆنێک و باسمان کردوە ئەمانە هەر هەمووی فرۆید دیکارت یعنی یەکێکیان نەبووە ڕایەکی پێشکەوتوانی هەبێ لەسەر ژن. یعنی خۆ ئەگەر ئەمە من بۆ خۆتان بەجێ هەڵم ئەگەر ئەمە مقارنە بکەی بە 1400 ساڵ لەمە پێش پێغەمبەر درودی خوای لێبێت چۆن باسی ژنی کردووە یعنی ئەبینی مقارناتەکان لەوانەیە 100 بێ یعنی زۆر زۆر ئینەکە گاپەکە زۆر زۆر بینەکەت گەورەیە. کەواتە ئەمە فەلسەفەی ژن بووە لە ئەوروپا هەتاوەکو ئەو ڕۆژەش کە سیمۆن دێ بۆڤار ئەو کتێبەی دەرکردووە هەر ئەو فەلسەفەیە جێبەجێ بووە هەر ئەو مامەڵەیە هەبووە بۆ ژن. کەواتە بێ ئەو مافەی پێ بدرێت کە ڕیاکشنێکی گەورەی هەبووە بۆیە ئەو ترێشتە مرۆییەکان فەلسەفە مرۆییەکان مادەم زادەی دەستی مرۆڤن هەمیشە کار و کاردانەوەی تایە. مەسەلەی جەندەریش من وایە بینم کاردانەوەیەکی گەورەیە لە بەرامبەر ئەو پلە دوی و زوڵم و ستەمەی کە لە ئەوروپا بەرامبەر بە ژن کراوە. کەواتە لەو کاتەیە ئەکرێ ماف بە سیمۆن دێ بۆڤار بدرێت چونکە سیمۆن دێ بۆڤار یەکێ لە قسە هەرە بەناوبانگەکانی ئەڵێ هیچ کەسێ وەکو ژن لە دایک نابێ بەڵکو کۆمەڵگەی کابەژن. واتە ژن ئەو کەسە دواکەوتووە بێزراوە پلە دووە هیچ نەزانەیە ئەها لە ئەوروپا ژن ئەوە بووە ئەڵێ هیچ کەس وەکو ژن لە دایک نابێ بەڵکو کۆمەڵگە ئەیکا بەژن. واتە لەمەوە فکرەیەک دروست بوو کەوە پەروەردە کۆمەڵگە کولتور هەموو شتێکە هاتنە سەر ئەو ڕایەی وتیان ئێمە ئەگەر ئەم مەسائلانە چاک بکەین کەواتە ئەم جیاوازیە لە بینی ژن و پیاوە نامێنێ. لەبەرەوە فەلسەفەی سیمۆن دێ بۆڤار ئەوەیە ئەڵێ ئەڵێ پەروەردە ئەبێ هەموو شتێ بە پەروەردە ڕێک بکرێتەوە. لەبەرەوە ئێستاکە ئێوەش کە ئێستاکە لە بواری پەروەردەن و یعنی ئەم ڕێکخراوەی ئێوە کە ئیش لە بواری پەروەردەیە ئەکات یعنی تەرکیزێکی فۆکسێکی هەرە گەورەی فەلسەفەی جەندەر لەسەر پەروەردەیە لە مناڵیەوە کاتێکە لە دایکە بێ هەرکە لە دایکە بێ ئەوان زدی ئەوەن دژی ئەوە وەستاونەتەوە کە ئەم نابێت جلی پەمەیی بۆ بکرێ ئەو نابێت جلی شینی بۆ بکرێ ئەو مناڵە ئەو کچە نابێ تەوقەی لەسەر بدرێ و بە ناسکی بەخێوکرێ ئەو کوڕە نابێ بە زبری بەخێوکرێ. ئەگەر تەنانەت ئێستا لە ئەوروپا ئەمە زۆر ڕەنگیاتەوە یعنی من کەسانێکە ناسم لە ڕەوزە یان لە بڵیندایەنگاکانە ئیشەکەن ئەڵێن کێشەی هەرە گەورەمان هەیە لەگەڵ دایک و باوکی مناڵەکانە کاتێکە مناڵەکەی ئەنێڵە تۆ بۆت نییە تەنانەت بە یەک کەلیمە بە یەک حرف تێی بگەیەنی کە ئەم کچە کە ئەم کوڕە بۆ ئەوەی خۆی ئازاد بێ لە ئاخیرەوە چ جنسێکە لە بژێرێ. ئەنی تۆ سیرکە ئەمە دوایی لە مقارنەی ڕۆژاوایە توانین باسی بکەین. سیرکە کەوتونەتە چ کێشەیەکەوە چ معاناتێکەوە کە خۆشیان نازانن چی بکەن لەوانە. کەواتە من لە فەلسەفەی سیمۆن دێ بۆڤارەوەیە مەسەر ئەوەی کەوتی پەروەردە هەموو شتێکە یەمە سەر طبعا نەبێ باس لەوە بکەین کە 3-4 کەس دەوری زۆریان هەبووە لە بواری ژەندەرە یەکەمیان سیمۆن دێ بۆڤارە دووەمیان جۆن مەنیە سێهەم ئان ئۆکلیە چوارەم ئیلین شوالتەرە ئەمانە هەر هەمووی ئیشی زۆر گەورەیان کردووە لە بواری فەلسەفەی جەندەرە ینی بەڕاستی بۆ نمونە جۆن مەنی بە چەندین ئارتیکڵی ینی خۆی کەسێکی دکتۆر بووە لە زانکۆشا دەرسی وتۆتەوە نازانم لە فەیسبوک شتێکم دابەزان ئەگەر هەموو خوێندبێتانەوە یا ئەگاتان لێبێ مەسەلەی ئەو تەجروبەیە کە کردی بەسەر مناڵێکە ینی مناڵێکی 1 ساڵی هێنا مناڵێکی 8 مانگی هێنا ڕەگەزی بۆ گۆڕی ئەو مناڵە بە هەموو ژیانی تووشی معاناتێکی گەورە بوو. یعنی بەڕاستی ئەو مناڵی کردە حەقلی تەجروبە کردیە مشکی تاقیگە بۆ
ئەو وەکوتم ئەو فەلسەفەی کە ئەڵێن پەروەردە 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 ئەڵێن شتێک نییە بە ناوی هۆرمۆنە بە ناوی ئەوەی کە بڵێ ئەمە هۆرمۆنی نێرینە و مێینە و ئەم شتانە ئەمە لە ناختایە بەس لە دەرەوە چۆن مامەڵەت لەگەڵا کرا تۆ ئەبی بە ئەو کەسە لەبەرەوە هاتویستی ئەم فەلسەفەی خۆی و ئان ئۆکلی لەگەڵ سیمۆن دێ بۆڤوار جێبەجێ بکە هات مناڵێکی هێنا مناڵەکە ناوی بروس بوو المهم تووشی کێشەیەکی ئەوە بوو ئەندامی نێرینەی تووشی کێشە بوو وتی مادەم ئەندامی نێرینەی تووشی کێشە بۆ ڕەگەزەکەی گۆڕین بۆ کچ کاتە ڕەگەزیان گۆڕی بۆ کچ بەڵام ئەم مناڵە بە مودەی 15 ساڵ لە شەڕابوو لەگەڵ خۆیان یەک دوو جار هەوڵی خۆکوشتنیە لە ئەخیرای تر دایک و باوکی تەسلیم بوون وتیان بەڵێ تۆ کچنیت تۆ کوڕی یەکەم جار ناوی بروس بوو نایان گۆڕی بە برێندا کاتێ بوو بە کچ لە 15 ساڵیا پێیان وت کە تۆ برێندانیت و تۆ لە ئەسڵا کوڕی دیسان یەکسەر خۆی ڕەگەزی خۆی گۆڕیەوە ناوی خۆی گۆڕی بە دەیڤد کەواتە ئەم دەیڤدە زۆر بە شێوەیەکی مەئساوی باسی ئەو تەجروبەی خۆیەکە لەگەڵ جۆنمەنیە بە ماوەی ئەو 15 ساڵە بەردەوام جۆنمەنی بینیوێتی و هەموو ئەو شتانی پێکردووە هۆرمۆنی زۆر زۆر عجایبیان پێیاوە هەتاوەکو بە شێوازێک وەکو شێوەوەکو کچی لێ هاتووە کاتێکە ڕەگەزی خۆی گۆڕیەوە بە کوڕ دیسان سنگیان بڕیەوە دیسان یعنی هەموو ئەو نەشتەرگەریانی کە پێویستە بە ڕەگەز گۆڕین دیسان گۆڕیانەوە کاتەوەکو کچێک گەورەیان بکرد بەڵام بە هیچ جۆرە قبوڵی نەکرد نەزەریەکەی لە 100 فەشەلی هێنا بەس خۆشی عجایبەکەی لەوایە بە ماوەی لە ساڵی 1966 هەتاوەکو 1998 دواتە 32 ساڵ بە درێژایی 32 ساڵ جۆنمەنی بەحسی نووسیوە و خەڵکی ئاگادار کردوێتەوە لە نەتیجەی ئەو تەجروبەیە کە کردوێتی کەوا تەجروبەیەکی سەرکەوتوو بووە کە لە ڕاستیشا تەجروبەیەکی لە 100 فاشیل بووە کە نەخێر پەروەردە هەموو شتێک نییە بەڵکو ئەو جینات و ئەو هۆرمۆنی ئەو کەسە خۆی چی بوو هەر ئەوەی ئەوێت کەواتە بە لەسەر ئەمە زۆر نەڕۆین چونکە من بەڕاستی بە دوور و درێژی و ڤیددیۆکانیشم داناوە لە ئەکاونتەکەی خۆمە ئەتوانن سەیری بکەن کە لە 100 ئەو تەجروبەیە سەرکەوتوو نەبوو بەڵام کێشەکە لەوایە لە ساڵی 1998 ئەم تەجروبەیە شکستەکەی دەرکەوت بەڵام تا ئێستا یەک کەس لەوانەی لە بواری ژەندەرە ئیشەکەن باسی ئەم تەجروبە فاشیلەی جۆنمەنی ناکەن کە جۆنمەنی یەکێکە لە ڕائیدەکانی بواری ژەندەر و ئەتوانم بڵم بەدەیان بەحس و بەدەیان لێکۆڵینەوە و مقابلەی کردووە کەوا جەندەر بەڵێ پەروەردەیە بەڵێ کولتورە بەڵێ تەوزیعی ئەدوار ئەبێ خۆمان دای بنین نەک سروش دای بنێ لەسەر ئەوە زۆر ناڕۆم بەڵکو ئەڕۆمە ئەو بوارەیکە کە ئایا ئەم فەیلسوفانە هەریەکە لەمانی کە فەلسەفەیان بەم جۆرە بووە لە بواری پەروەردەیە ویستیانە ئیشکەن گەیشتون بەچی گەیشتن بەوەی کەوا وتیان ڕۆڵ بەڵێ مرۆڤ ئەمە پێناسەی دوو هەمێتی بێگومان ئێستا بە کوردێک بڵێ پێناسەیەکی جەندەرم بۆ بکار وەکو یەکەم جاروتم ئەڵێن بریتێ لە لێکۆڵینەوە لە هەموو ئەو جیاوازیانەی لە بینی ژن و پیاوە هەیە و نەهێشتنی جیاوازیەکانە یان پێدانی هەلی یەکسانە بە ژن و پیاو یا داکۆکیکردنە لە مافەکانی ژنان یان هەموو ئەو شتانی کەوا باس لە یەکسانیەکە کەواتە تەنام بەشێکی کەم هاتۆتە ناو کوردستانەوە بەڵام ئینگلیزێ ئێمە ئەچینە مەوسوعەی بەریتانی و ئەچینە ناو نەتەوە یەکگرتوەکان چۆن پێناسەیان کردووە ئەمە زۆر جار وتراوەتەوەرانێ من 100 جار خۆم لەم ماوەیە گوێم لێ بوو بێ کە هەر کەسە کاتوو توانە جەندەر بەڵێ مەوسوعەی بەریتانی بەڵێوا پێناسەی کردووە کە بریتیە لە بوونی هەستی مرۆڤەکان بە خۆیان بەوەی چ ڕەگەزێکن واتە ئەم بە تەواوەتی مەسەلەی ڕەگەزیشی لا بردووە یعنی ئەمە وتمان جەندەر ئەڵێ جۆری کۆمەڵایەتی تۆ چ جۆرێکی کۆمەڵایەتی چ ڕۆڵێکی کۆمەڵایەتی بۆ خۆت هەڵەبژێری هەر ئەوەی لێرە مەوسوعەی بەریتانی کە شوێنێکی زۆر بێلایەنە هاتووە ئەسڵی جەندەرەکەی خستۆتە ڕوو ئەڵێ بریتیە لە هەستکردنی مرۆڤ بەخۆی بەوەی کە چ ڕەگەزێکە کەواتە ئەم هات تەداخولی کرد لە جنسیشە تەداخولی کرد لە ڕەگەزی مرۆڤەکانە واتە ئەڵێ مرۆڤەکان ئازادن لەوەی چ ڕەگەزێەوە لە کاتێکی ترشە ئەڵێ gender is not fixed by birth ئەڵێ جەندەر یەکلا نەبووتەوە لە کاتی لەدایک بوونا بەڵکو دوایی لەدەی یەکلا ئەبێتەوە کەواتە لێرەیە ئەبێ بزانین کە هاتووە تێکەڵی مەسەلەی جنسیش بووە باشە کاتێک کە ئێمە ئەڵێن ئەمە جنسەکان نێرومەیە ئێستاکە چەندین شتی کە دروست بووە کەواتە ئەوانەی کە ئەڵێن نەخێر جەندەر تەنها بریتیە لە مافەکانی ژنان و بوونی یەکسانی ژن و پیا و هەلی یەکسان بۆ ژن و پیا و ئەی هەموو ئەم شتانە چیە کە دروست بووە کاتێ ئەچیتە
بڕۆ بەس یەک فۆرمی ئەوروپا پڕکەرەوە بۆ خوێندن بۆ نمونە بۆ ئیش بۆ ئەم شتانە کاتێک کە پێتەڵێ ڕەگەزەکە چیە بەجاری حەوەشت جۆر ڕەگەز بۆ بهێنێ ئەی ئەمە ئەگەر نەبۆتە واقع لە ئەوروپا ئەی ئەمە چییە مناڵێت تۆ مەیڵی ئایا پیاوی کوڕی بڵێن منێری یا فیمێڵی میت یا ئینتەرسێکسی ئەمیکە لە هەر لە بایۆلۆژیە بە ئینتەرسێکس ناو ئەبرێ یا ترانسجەندەری یا نەن کۆنفەرمینی هێشتا خۆ دێکلان نەکردوتەوە یا خۆیتر حەوەشتێکی تریش هەیە بە دوای ئەمەیە کەواتە ئەمە بەڵێ جەندەر لە ڕۆژ ئاوایە بۆتە واقع ئێستاکە ئیشی گەورەی لەسەر ئەکرێ و زۆر کەس کە ئێمە ئێستا ئەم باسەکەین ئەڵێمە تۆ باسی ئەوروپا بۆ ئێمەین ئێمە قمانچیە بە ئەوروپاوە ئێستا لە ئەوروپا گەورەترین فەوزا دروست بووە من لە ماوەیە کەم زۆر متابعەمە کرد ڕێم لە مستەڵەحێتر کەوت ئەیش پێوبەرتی بڵۆکەرە واتە ڕێگەگرتن لە باڵغ بوون بە تایبەت کچان ئەمە بۆتە یەکێک لە مافەکانی مناڵان لە ئەوروپا کە ئەگەر تەسەورەکەی ئەو تەمەنی کە تایە ئەمە بەکارێت تەمەنی 10 ساڵ و 11 ساڵە خۆمان نزانین لە 10 ساڵ و 11 ساڵە کچ ئیتر بەرەو باڵغ بوون ئەچێکەواتە لەم تەمەنەی پێشەوەی باڵغ بێ ئەمان پێڵێن پێوبەرتی بڵۆکەر واتە ڕێگەگرتن لە باڵغ بوون جۆرە حەبێکە بەکاری هێنن کە ئیتر ئەو کچە هیچ شێوازێکی ژنانە ئیتر وەرناگرێ تەنانەت باڵغیش نابێت ئەمە تەمەنێکی مناڵە تەمەنێکی 10 ساڵە 9 ساڵە 8 ساڵە لەوانەیە 11 ساڵ بێ ئایا مناڵ لەو تەمەنەیە توانای ئەوەی هەیە بڕیاری ژیانی خۆی بیە یعنی زۆر جار ڕەخناگیرێ لە ئیسلامە ئەڵێ مەسەن لە 15 ساڵیا لە 16 ساڵیا کچەیە بەشوو ئایا بەشودانەکەی ئاسانە یان ئەوەی تۆ بڵێ ڕێگەی لێ بگری ببێ بە کچ ڕێگەی لێ بگری مەسەن ئاسانی بکەی بۆی بڵێ تۆ مافی ئەوە تێ ئێستا لە ئەوروپا لەم ماوەیە لە محکەمە ئەعلان کرایە NHS هەیە لە ئەوروپا لە هین لە بەریتانیا کە دایکێکەوەنە بە خۆی زانیوە کچەکەی بە مامۆستاکانی وتووە من ئەمەوێ ئەم حەبانە بەکاربێنم کەوا ڕێ لە باڵغبوون مەگرێ پێیان ناوە و ئیتر وەستاوە مەڵێن لە هەموو ئەو شتانە ئەوەستێ ئیتر کەوتۆتە محکەمە ینی تقریبا محکەمە لەسەر دایکەکەی کردوێتەوە بۆ ماوەیەکیش مەنعی کردووە کە لە دوای 16 ساڵیەوە بێ بەکاربێ کە خۆی کە باڵغ بوو ئەو کەسە ئیتر دوای 16 ساڵی هیچ تەسیراتێکی نییە ئەو حەبە سەیری ئەو فەوزایەکەن کە دروست بووە کە تۆ ئەڵێ من حەقم نییە بەمەوە نەخێر یەک شتی یعنی واقعێکی تری ئەوروپا بێنمەوە لە ساڵی 1972 هاوڕەگەزبازەکان کۆمەڵگەیەکیان دروست کردبوو لە بەریتانیا ڕێکخراوێکیان هەبوو هاتن خۆپیشاندانیان کرد ژمارەیان 150 کەس بوو لە هەموو بەریتانیا هاوڕێگەزخوازەکان کاتێک کە ویستیان داوای مافەکانی خۆیان بکەن 150 کەس بوو پار هاتن ڕۆژێکیان هەیە خۆیان داوای مافەکانی خۆیان کرد و دیسان خۆپیشاندانیان کرد بڵێن نمایشێکیان کرد 1 ملیۆن کەس بوون کەواتە سیرکە کە تۆڵی لە ماوەی 50 ساڵە ڕێک بزەبت 50 ساڵ لە ماوەی 50 ساڵە لە 150 کەسەوە گەشتە ملیۆنێک تۆ چۆن ئەبێ لێرەت ئەوە نەدڵنیابی لەم سەردەمی سۆشیال میدیایە لەم سەردەمەیە کە مناڵەکانمان هەموو سۆشیال میدیا گەورەیان نەکات چۆن ئەبێ ئەوەنە دڵنیابی بڵێ هەرگیز ئەوە نایەتە کوردستان کەواتە ئەوەی ئێمە ئێستا کە ئێڵێن ئەڵێن الوقایەت و خەیر من العیلاج کەواتە چارە ئەمە خۆپاراستن باشترە لە چارەسەرکردن ئێمە ئەبێ هۆشیاریەک بدەین بە خەڵکی جەندەر ڕاستە هەندێک شتی هەیە کە وەکوتم پێشتر ڕێکخراوەکانی ژنانیش ئیسیان لەسەر کردووە ئەساسەکەی لێەوە هاتووە کە جەندەر ئەڵێ بە یەک چاوسەیری ژن و پیاو بکرێ بە یەک چاوسەیری کوڕ و کچ بکرێ پەروەردەی کوڕ و کچ جیاوازی نەبێ کاتێک کوڕ و کچێکت هەیەتەوە کوڕەکە لە ماڵەوەێتەوە گۆرەکەی فڕەنەیە بەسەر خشکەکە یا بڵێ بڕۆ تۆ بۆم شوێ عنی ئەمە هیچ کەسێ لەگەڵ ئەمەیان نییە ئەم پەروەردەیە ئێمە وەکو ئیسلامیش زۆر ئەمە داکۆکی لەسەر کردووە کە ئەبێ بە یەک چاوسەیری کوڕ و کچ بکرێ ئەسڵەن ئیسلام پێشەوەی کچ لە دایک بێ داوای مافەکانی کردووە کە ئەڵێ کاتێ کە سکیە بێت و لە دایکە بێرۆ دقەی کە لە دایک بووە کاتێک کە دایک و باوکەکە ناوچاویان گرژەکەن و زۆریان پێ ناخۆشە ئەلەویا لۆمەی دایک و باوکەکەکە کەواتە ئەمە هەر پێشتریش وتراوە بەڵێ جەندەر ئەوانەی هەیە ئەڵێ با لە زمانە هیچ جیاوازیەک نەبێ لە بینی ژن و پیاوایە کچ و کوڕا بۆ نمونەکە ئەوترێ کوڕت نەمرێ عنی ئەمە مستەڵەحاتێکە بێمە وردە ئێش ئیشی لەسەر بکەین عنی چی ژنێ بە ژنێگە
بەدایکی کوڕان بی یا کوڕت نەمرەیە ئەم شتانە جا شتێکی خۆشەیە لێرە حەزەکەم بۆتان گێڕمەوە ئێستا حالیەن تەوەجوهی نەتەوەی گرتوەکان ئەڵێ مادەم بە درێژایی مێژوو پیاو باڵا دەست بووە کوڕ باڵا دەست بووە ئەبێ ئێمە بۆ فترەیەکی زەمەنی ژن باڵا دەستکەین ئێستا ومن ئیمپاوەرمنت هاتوۆتە ئاراوەواتە ئەڵێ بەهێزکردنی ژنان ماوەیەک ئەبێ خۆتان حازرکەن کوڕەکان ماوەیەک بەڕاستی ئێستا ژوای لاتەوە بڕۆ داوای فرسەتی هین بکە فرسەی ئیش بکە زیاتر بۆ ژن هەیە بڕۆ زۆر شت بکە زیاتر بۆ ژن هەیە مە هەر بەڕاستی سیاسەتێکی نەتەوەی گرتوەکانە ئەڵێ ماوەیەک کچان بەرزەکەینەوە بۆ ئەوەی تەوازونێک دروست بێ ئەو کولتورە زۆر زۆر عجایبەی کە چەند ساڵانە بە هەزاران ساڵە لەسەرێوڕا بێ ماوەیەک ئێمە تەوازونەکە ڕێکەینەوە کەواتە باسی دووهەممان بەڵێ لە شوناسا کێشەمان هەیە لە شوناسا کاتێکە ئەڵێ کچ یا کوڕ تۆ خۆت ئازادی چ شوناسێکە لە بژێریەک و باسی پێوبەرتێ بڵۆکەم کرد کە ئەمە کچانێک لە تەمەنی 11 ساڵیە پێیانەوترێت توانی ڕێگە بگری بە کچبوون دووردەوردە ئەمە بەڕاستی ئەمە کێشەیە ئێمە لەگەڵ ئەوین ئەگەر کەسێک مەسەلەی شتێک هەیە کە پێوترێت جەندەرکۆک و جەندەر ناکۆک ئەمەی کە ئێستاکە زۆر ئەیهێن و ئەیەنە بەرباس و ئیشی لەسەرەکەن بەڵێ هەندێک کەس هەیە لەگەڵ جەندەری خۆیان ناگونجێ و لە ناخاخ هەست بە شتێکی تر ئەکاو هەست بە ڕەگەزی خۆی ناکات و بەو جۆرە ئێمە ئەڵێین هەموو کەسێکی شواڵێ کۆمەڵگەی کوردی شەموواڵێ و من هەموو دڵنیام ئەو ڕۆشنبیرانشکەوە ئێستا قسە لەسەر جەندەرەکەن ئەوانی شوا ئەڵێن و خۆم گوێن لە بە چەندین بەرنامە گرتووە هەروایان وتووە ئەوەی کە هەستەکە خۆی کوڕە و هەست بە کچێکەکە لە ناخی خۆیە ئەمە تاوەکو ساڵی 1992 لە ئەوروپا بە کێشەی دەرونی ناوەبرا یا بە پێشتر نەخۆشی دەرونی بوو دوایی کێشەی دەرونی ئێمەش ئەڵێن هەروەکو پێشتریش لە ئەوروپا وتراوە و سایکۆلۆجیستەکان وتیانە بەڵێ ئەمە کێشەی دەرونی هەیە پێویستە وردە وردە چارەسەر وەرگرێ بەڵام کێشەکە لێرایە ئێستا ئەمانەی لە داکۆکی لە مافی جەندەر ئەکەن و لەوانەی کەوا ئەڵێن جەندەر بەڵێ ئەبێ وابێ ئەڵێن نەخێر ئەمە حاڵەتێکی تەبیعیە ئەبێ ئەو کەسە خۆی هەستی کرد چییە ئیتر لەو شێوازەی خۆی مامەڵە بکات ئەجا خۆ ئێستاکە وڵی لەو تەمەنە مناڵەیە زۆر کچەیە حەزەکا کوڕ بێ زۆر کوڕەیە حەزەکا کچ بێت چونکە سابت نییە یعنی ئەمڕۆ شتێکە لە سبەینێ شتێکی تر ئەڵێ یعنی خۆمان هەموو بەو مەراحیلانەیە ڕۆشتوین لەوانەیە کچێک ببینێ کوڕێکی دراوسەیان ئەڕوا بۆ هەموو شوێنێک و ئەچێ بۆ شاخویەت و ئەڕوات ئەویش حەسکا کوڕ بێ یعنی لەوانەیە ئەم شتانە بەسەر زۆر بەمانە هاتووە بەڵام ئەمە وەکوتم حەزە یعنی تۆ ناکرێت شوناسی کەسەکان بە حەز دیاری بکەیت خۆم لە هەموو جارەڵێن ئەڵێن حەزەکە کەواتە حەز ژیایە لەوەی کە تۆ سروشتێک ئەوەی کە من تێگەشتم لە هەموو درێژایی جێندەرە بەڕاستی جێندەریەت ئەڵێ ئەبێت دەستکاری سروشت بکرێ ینی ئەو سروشتەی کە چەندێکە مرۆڤایەتی لەسەری ئەڕوات دەستکاری ئەکات نازام کاتمما بەیاننا بە زۆر بەپەلە باس لە جەندەر ئۆرنتیشنەکەم کێشەیەکی زۆر هاتە ئاراوە لەم ماوەیە کە وتیان جەندەرواتە هاوڕێگەزبازی جەندەرواتە ئەمە یعنی ئەوە ئایا چ پەیوەندیەکیان بەیەکەوە هەیە ئایا جەندەر یەکسانە بە هاوڕێگەزبازی نەخێر جەندەر یەکسان نییە بە هاوڕێگەزبازی بەس ئایا جەندەر ئاماژەی تایە بۆ هاوڕێگەزبازی بەڵێ جەندەر ئاماژەی تایە بۆ هاوڕێگەزبازی کەواتە ئەمە کێشەکە یەک لە ئاکاتەوە هەر لەوەوە سەر ئەگرێ کە تۆ ئەڵێ یەکەم جار کە تۆ لەگەڵ جنسی خۆتان ناگونجی تۆ ئازادی لەوەی بچی جنسی تر هەڵبژێری کە تۆ ڕێگەزی خۆت گۆڕی ئەو کاتە مەسەلەن کوڕێکە خۆی کردووە بە کچ ئەم کوڕە خۆ ناچێ ینی بۆتە کچ ئێستا کەواتە ڕێگەزی کوڕ هەڵەبژێرێ بۆ بەرامبەری کەواتە بوو بەچی بوو بە هاوڕێگەز خوازی کەواتە ئالێرەوە سەری گرتووە بەڵێ ئێمە ناڵێن جەندەر و یەکسان نییە بە هاوڕێگەزبازی بەڵام بەڵێ بەشێکی تایە کە ماف ئەیە بە هاوڕێگەزخوازەکان یا بەو شێوازەی کە تۆ ئازادی لەوەی هەر شتێکەکەی کە هیچ شتێک نییە ڕێگری لە تۆ بکات بەڵێ لێرەوە ئەڕوات بۆ ئەو مەسەلەی کە بواری هاوڕێگەزبازیش بگرێتەوە کەواتە باینە سەر بەشی ئەخیری کە ئەو مستەڵەحاتانەی ئەو چەمکەنوێیانەی کە هاتوونەتە ناو جەندەرەوە ئەگەر من تەنها بۆتان نەخوێنمەوە وەکوتمان جەندەر ئایدنتیتیمان هەیە سێکشوال ئۆرنتیشنمان هەبوو کە زۆر باس لە سێکشوال ئۆرنتیشنەکە ئەڵێ مەسەلەن تەوەجوهی جنسی ئەو کەسانە چۆن بێ یعنی تەنانەت بەشەکانی سێکشوال ئۆرنتیشن زۆرە یعنی ئەمەش هەر وەکو جنسەکە ئەگەر جای کەمەوە لە سلایدێکا لێرە دامناوە کە
هەر مامۆستایەکی هاوڕێم بوو هاتووتی وتراوە ئینیش حاڵەی ئیجتیماعی تۆ چییە؟ جاران ئەوترام بۆ نمونە متەزەوجە مطەڵەقەیە یان هێشتا سینگڵە، ئێستا نۆ بابەت هاتۆتە پێشەوە، ئەمە تۆ گەی لیسبیانی، تۆ ترانسژەندەری، تۆ ئەوەینەکانم هەمووی لێرە هەیەوەتە. یعنی ئەڵێ بیسێکشوەڵی بۆ هەردووکیانی گەیمانی واتە هەر لەگەڵ پیاوایە ئەگەر یا لیسبیانی یان هێترۆکە لە چوارەمان نووسراوە، تەسەور کە هێترۆ سێکشوەڵ لە چوارەمان نووسراوە تا عینێکی تەبیعیت هەیە، ژن بۆ پیا و پیا بۆ ژن، یان ئەڵێ ناتەوێ بیڵێ یان چەندین بەشی کرد هاتوۆتە پێشەوە کە ئەڵێ کام لەمانەی پانسێکشوالیتیمانەوەتە لەگەڵ هەردوو ڕەگەزا ئەوێ ببێت یان بیسێکشوالیتی. اینجا یەک مستەڵەحی تر هەیە، مەسەن جەندەر کوێر، ئەو ڕۆژە جەندەر کوێرس، ئەو ڕۆژە من ئەگەڕام بۆ بواری جەندەر ئەبینم لە عێراقا یەک سایتی گەورە خراوێکی گەورەیان هەیە کە ئەوانەی خاوەنی هیچ ڕەگەزێک نین، یعنی خۆیان بەوە ئەیەنە قەڵەم کە خاوەنی هیچ ڕەگەزێک نین. کەواتە لە بەرامبەر ئەمەیە نەن باینەریمان هەیە، واتە ئێستاکە جەندەر بانگەشە بۆ ئەوە ئەکاوەکو وتمان جەندەر بە ئاسانی ئەڵێ لەبەر ئەوەی مەسەلەی دوو ڕەگەزی هەموو ئەم کێشەی دروست کردووە لە بینی ژن و پیاوە، کەواتە شتێک بانەمێنێ ناوی ڕەگەز بێ، لەبەرەوە زۆر بانگەشە بۆ نەن باینەریەکە. خۆی باینەری ینی دوانە، واتە ژن و پیاو، بەس ئەماڵێن نەن باینەری واتە هیچ شتێک نەبێ بە ناوی ئەمە کچە کوڕە یا ژنەیان پیاوە. وابزانم کاتەکەم بەرەو تەواوبوونەڕوە، سپاسی گوێگرتنتانەکەم، هیوادارم شتێکم بەخشی بێ بە ئێوەی بەڕێز دیسان سوپاسی ئاسۆی گەشە پێدانەکەم بۆ ڕێخستنی ئەم دیدارە و وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاه.